لەگەڵ دەرکەوتنی ئەگەرەکانی بەردەم کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان جارێکی تر پرسی ئەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان هاتووەتەوە بەر باس و گفتوگۆ و داوا دەکرێت پاش کاراکردنەوەی یەکێک لە کارە لە پێشینەکانی پەرلەمان هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان بێت بە جۆرێک کە بگونجێ لەگەڵ ڕەوشی ئێستای باشووری کوردستان و هاوتەری بێ لەگەڵ پرۆسەی دیموکراسیدا و خواستی زۆرینەی لایەنەکانی لەسەر بێت. زۆر گرنگە یاسای هەڵبژاردن هەموار کرێتەوە بەبێ چەندین بڕگەمادیتیان نایێتەوە لەگەڵ پرۆسی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستانەوە بۆتە هۆکار بۆ بێمتمانەبوونی دەنگ دەربە و دەنگی کە ئیدا و هەتا بۆتە هۆکارێکیش بۆ ئەوەی کە کۆمەڵێ پرسی تێدایە کۆمەڵی مادی تێدایە کە هەنگاونانە بۆ ئەوەی کە ئەم پرسە خزمەتی پرسی دیموکراسی لە هەرێمی کوردستانانەکە بۆیە ئێمە لەگەڵ کارابوونەوەی پەرلەمانی کوردستان کار لەسەر هەموارکردنەوە یاساکەن و گرنگە چەندین بڕگەمادی کە لەگەڵ ئەو پرۆسیانایەتەوە ئێمە ئیشی لەسەرکەین بۆی یەک پرۆسەکە پرۆسێکی دیموکراسی و یاسایی بێ دووش پرۆسەکە بە شێوازێک بێت کە گەڕانەوە متمانە بێ بەلای هاوڵاتیان هەموو فراکسیۆنەکان ئەوەندەی من ئاگادارم ئێستا ڕوئیایەکیان بۆ دروست بووە کە ئەم یاسایە پێویستی بە تعدیلکردن هەیە بۆیە لە ئەگەری ئاساییکردنەوەی پەرلەماندا من زۆر پێم باشەیەکێ لە کارەکانمان لە کارە لە پێشینەکانمان هەموارکردنی ئەم یاسایە بێت. یاسای هەڵبژاردنەکان لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوتووی جیهان با کۆڵەکەی پرۆسەی دیموکراسی و بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی بێگەر دادەنرێت لەسەر ئەو بنەمایەش زۆرینەی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و کەسانی ئەکادیمی داوای هەموارکردنەوەی یاساکە و بنیادنانی پرۆسەیەکی پێشکەوتووی هەڵبژاردن بۆ باشووری کوردستان دەکەن. لە دەوڵەتە سەقامگیرەکانیش هەر چەند ساڵ جارێک پێویستە هەرچەند ساڵ جارێ پێویستە کە چاکسازیی هەڵبژاردن بکرێت. چاکسازی لە چی؟ چاکسازی لە یاسای هەڵبژاردن، لە سیستمی هەڵبژاردن، لە دەستگای هەڵبژاردن. چەندەها تێبینی هەیە لەسەر یاساکە لە چەندین کۆڕ کۆنفرانس باس کراوە پێویستە پیاچوونەوە بکرێ بە یاساکە لە حاڵەتێکە ئەگەر پەرلەمان کارا بێتەوە بە یەکەم کاری پیاچوونەوە بێ بە یاسا. ئەو پێشنیار و ڕاستپاردانەی کە هەیە کۆیەکەینەوە ئەیدێنە لایەنی بەرپرس و ڕاستەوخۆش لایەنی بەرپرس ئەبێ پەرلەمانی هەرێمی کوردستان بێت بۆی ئەو کێشانەی کە لە یاسای هەڵبژاردنەکە هەبووە لە ماوەی ڕابردووە کەم بێتەوە و ئەو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانیش هەندێک ڕێشێنی تر بگرێتە بەر بۆی هەڵبژاردنەکان هەڵبژاردنێکی پاک و نەزیه بوو دیموکراتی و نهێنی بن. یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە یەکەم خولی پەرلەمانی کوردستاندا و لە ساڵی 1992ەوە تا ئێستا 6 جار هەموار کراوەتەوە و باپێی گرنگی قۆناغەکە بڕگەکانی گۆڕانکاری تێدا کراوە. لەم خولەی پەرلەمانی کوردستانیشدا بەهۆی بوونی چەندین کەم و کورتی تێیدا زۆرینەی فراکسیۆنەکان گەیشتونەتە و بڕوایەی کە پێویستە جارێکی تر یاساکە هەموار بکرێتەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.